دووەم دەرسی گەورەی ژیان پێمان دەڵێ زۆر جار ئاواتت خواستووە لە ژیانتدا وتوتە خۆزگە وەکو فڵان کەس فڵان ئەوەم هەبێ خۆزگایە خوایە فڵان شتم پێ ببەخشی کاتێک کە خوا نەیداویتێ وەڵڵا جار هەیە ناشکوریت کردووە پەنا بەخوا جار هەیە ناڕەزاییت دەربڕیوە دڵت تەنگ بووە فرمێسکت ڕشتووە بەڵام سەبر بگرە ئارام بگرە ڕۆژێک بۆ دەردەکەوێت دەڵێ ئای خوای پەروەردگار ئەگەر فەزلی تۆ نەبوویایە ڕەحمی تۆ نەبوویایە واللهی ئەو شتەی کە حەزم پێی بوو داوام دەکرد لە تۆ پێت ببەخشیمایە ئێستا من سەرنجام لە ناوچوون بوو بۆیە دایمە گەشبین بە دوعا بکە بۆ حەڵاڵ ئەگەر نەژبوو والله ڕۆژێ خۆت ئاوا دەڵێ لەولا ئەمەن الله علينا لخسف بنا والله ئەوەی کە داوام دەکرد خوایە چەند ساڵ لێت دەپارامەوە بمدەیتێ ئەگەر بدامایە من لە ناو دەچووم چاولەیە قورئانەکە چەند دەرسی گەورەمان دەداتێ بۆیە بەڕووکەش مەخەڵەتێ گرفتی خەڵکی ئەمڕۆ کە دڵ ناڕەحەتە کە سەرەتای وتارەکە عەرزم کردن تابلۆی ژیانی هەر یەکێک لە ئێمە دەبێت نوقسانێکی هەبێ کەم و کوڕیەکی هەبێ تابلۆی ژیان بۆ هیچ کەسێکمان تەواو نییە بۆ ئەوەی ئەو تەواوی کەوا چاوەڕێی دەکەی خۆت هەڵگرە بۆ بەهەشتەکەی خوای پەروەردگار کە لەوێدا هیچ نوقسانێکی هەتای لە ژیانتدا نابینی با بەڕووکەش نەخەڵەتین بگەڕێنەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش و دەرسی ژیانی لێوەرگرین